تایبەتی شارەکەی داپۆشیوە بۆتە هۆی کەمبوونەوەی مەودای بینین و بەشێک لە شۆفێران وەکو دەیبینن بەگلایتەکانیان پێکردووە یاخود هێڵیاگە ینی لایتی ئاگادارکردنەوە بۆ شۆفێران پێدەکەن لەبەرەوەی مەودای بینی زۆر کەم بۆتەوە ناچار شۆفێران لە ڕێگەی بەگلایتەکانیانەوە بەڕێنماییەوە لەسەر شقامەکان هاتوچۆ دەکەن تەمەکە زۆر چڕە مەودای بینین بەڕادەیەکی زۆر کەم بۆتەوە و سەرتاسەریشی ینی لە تەواوی شاری هەولێر تەمەکە بەم شێوازە بڵاو بۆتەوە ئەمە وەک لە دیمەنەکاندا دەیبینن مەودای بینین تا ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە. ئێستا ئەمە ڕێک شەقامی